الحقيقة قيادة العمليات المشتركة وحرس الإقليم. کۆبوونەوەی فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان و هێزەکانی پێشمەرگە کۆبوونەوەیکی گرنگ بوو بۆ نزیکردنەوەی بۆچوونەکان و دروستکردنی هەماهەنگی لە نێوان هێزەکانی حکوومەتی فیدراڵ و هێزی پێشمەرگەدا لە هەموو بوارەکاندا. فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لەسەرم کۆبوونەوەی بەیاننامەیەکی دەرکردووە و تیایدا قەبارەی هاوکاری و هەماهەنگی نێوان ئێمە و هێزەکانی پێشمەرگە ڕوون کراوەتەوە. ئەوە شنگاوێکی گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و پڕکردنەوەی ئەو کەرێن و بۆشایانەی کە لە نێوان هێزەکانی حکوومەتی فیدراڵ و پێشمەرگەدا هەیە و هەروەها هەنگاوێکی گرنگە بۆ بڕینی هەموو ئەو ڕێگایانەی کە بەڕێگەی گەیشتنی هاوکاریەکان بۆ تیرۆرستان دادەنرێن بە تایبەتی لەو شوێنانەی کە هیچ کام لە هێزەکانی حکوومەتی فیدراڵ و هێزەکانی پێشمەرگەی لێ نییە. هەروەها بەیاننامەکە تاکیدی لەسەر بەردەوام بوون لە هەماهەنگیەکان و کاری هاوبەش لە نێوانماندا کردوێتەوە. بێگومان کۆبوونەوەکانمان لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمدا بەردەوام دەبن بۆ درێژەدان بەکاری هاوبەش و ڕێگرتن لە دزەکردنی تیرۆرستان بە تایبەتی کە هێشتا مەترسیەکانی داعش لەسەر عێراقماون و بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانەش پێویستی بە هەموو هەوڵەکان هەیە چ لە حکوومەتی فیدراڵەوە بێت یان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت. کۆمبوونەکە دیمە ئەنجام دەکرێت بیتە کۆمبوونە دوێت گەل لژنەی یا باڵا یا وزارەتە بەرگەیەخت ئەنجامدان دووبارە مناقشێت سەر مركز تنسيق مشترك بين سر منطقة أمنية مشترك سر سيطرات مشترك وسر عمليات مشترك. طبعا مناقشة بيانك هفبش نبينما وأندا هاتا بلا بكرن خالد في كومبوني ومناقشات ويفتقوا في كومبوني هاتنا ديار كنت في بياني لا وهمي كنالة إعلام جديد هنرينو أبا بكومبونا كباش بو يا إيجابي بو.